ذكری بەیانیان بالەوە دەست پێ بکەین. لە کێوە دەست پێکە؟ لە دوای نوێژی بەیانیەوە، چونکە ئیتر ڕۆژە بێتەوە. خۆر هەڵدە، خۆر هەڵدێ لە ئاسمانە سەرەتا، دواتر لە زەویە. کەم جار کە هەڵدێ ئاسمان ڕووناکەکاتەوە، دواتر زەوی ڕووناکەکاتەوە. وەکاڵین فەجری صادق لەکوێ ئایبینی؟ لە ئاسمانە، لەسەر زەوی نایبینی. هەندێک کەس وا تێگەشت بوو فەجری صادقەوەی کە لەسەر زەوی بیبینی هەموو شتێ ڕووناک بووەتەوە. ئێوە نزیکی سەعات چەندە بێ؟ لە ئێستا کە بانگ داوە لە 5:40 دقەوانەدا لە نزیکی 7:05 دقە 10 دقە بێەوە. یعنی تۆ ئەگەر پاشێوە بکەیت تا ئەو کاتەشت بخۆی؟ ناوەڵا ئەو کاتە پێش یەوترێت چی 7:05 دقە 10 دقە ئەویان شروقە، يعني أشرقت الشمس على الأرض، يعني خۆر تیشکەکەی لەسەر زەوی پەخش کرد. تاوەیتر لە دوای بەیانیەوە شروقە. لەسەرەوەی کە شروق بە دوای فەجرا دێ، زانایانە فەرموون کەواتە ذیکری بەیانیان لە فەجرەوە بۆ شروقە. هەندێکیان وا فەرموون لە دوای نوێژی بەیانیەوە تاوەکو شروق ئەتوانیت تۆ ذیکری بەیانیان بکەی. و فەرمودەیەکی ژێ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێتی هەر کەسێ لە دوای نوێژی بەیانی دانیشێ لە شوێنەکەی خۆیان نەجوڵێ، ذیکرەکانی بخوێنێ تا شروق و دوایی دوور کات نوێژ بکە، حەجێکی تەواوە، ئەجرەکەی حەجێک و عەمرەیەکەوە، حەجێک و عەمرەیەکی تەواو. ئەم فەرمودەیە هەندێک لە زانایان تەصحیحیان کردووە، هەندێکیان تەضعیفیان کردووە، بەڵام ئەوانەی کە تەصحیحیان کردووە زۆرترن و تەصحیحەکەی بەقوەترە لە تەضعیفەکەی. و مالکە فەرمی ئەم فەرمودەیە بەڵگەیەوەیە نوێژێکمانەیە پێش نوێژی ضوحا پێوترێ نوێژی شروق، جیا لە ضوحا، لە دوای شروقەوە ناتوانانی بیکەی، ئەبێیتر نوێژ نەکەی تا خۆر بەرزە بێتەوە بەقەڕمێ، لە دوای ئەوە ضوحا دەست پێکە. هەندێکی تر لە زانایان فەرموویانە تا نوێژی ضوحا تۆ توانی ئەو ذیکرە بکەی. ئەمە قەولی دووەمە لە قووەتە، یەکنا قەولی یەکەم لە قووەتە تا شروقە. قەولی سێمیشمانەیە لە قووەتە، فەرموون تا خۆر بەقەڕمێ بەرزە بێت، وتر ناتوانانی بیکەی دووە. ئەوە سێ کات. تۆ بۆی لەو خلافە ڕزگارت بێ باشترینی کاتەکان هەڵبژێرە کە لە دوای نوێژی بەیانیەوە ڕاستەوخۆ بیکە. ئەگەر لە مزگەوتا بوویت و لە کاتی خۆیان نوێژە کرد، بەڵام ئەگەر لە مزگەوتان نەبووی لە کاتی خۆیان نەبووی تۆ تا ضوحا ئەتوانی بیکەی. قەولەکەی دووەمیش پێ بکە. ضوحاش تاکەیە دەست پێەکە، وتمان لە دوای بەرزبوونەوەی خۆر بەقەڕمێکی تر ضوحا دەست پێکە، تا بێتوانین کە نزیکی سەعات 8 لە ئێستا 8:30 و ناواکە گەرمایی خۆر دەرەکەوێ بردەوت. ئەمە کاتی نوێژی بەیانیە. کاتی نوێژی ئێواران کەیە؟ بریتە لە دوای عەسر، کە ئەوە بەقوەترین قسەیە، هەتا وەکو مەغریب تا خۆراوا بێ. چونکە مەساءکەی دەست پێەکە لە دوای ئاوابوونی خۆر لە ئاسمانە، ئەوەش لە دوای عەسرەوە دەست پێەکە. باشە؟ شەو پێوترێ چی؟ پێوترێ لەیل. باشە؟ پێوترێ لەیل. تۆ نابێت لە دوای نوێژی مەغریبەوە بیکەی بێ بە لەیل. هەرچەند هەندێک ئەڵێن دوای نوێژی مەغریب تا عیشاوە لەیل نییە، عیشا لە دوای عیشاوە لەیل دەست پێەکە، شەو دەست پێەکە. هەر خۆشماڵێن ذیکری بەیانیان و ئێواران، ئەڵێن ذیکری بەیانیان و شەوان، ذیکری بەیانیان و عیشان واناڵێ. بۆیە کاتی یەکەمی ذیکری ئێواران کەیە؟ نوێژی عەسر، هەتاکەی تا بانگی مەغریب. هەندێک ئەڵێن تا غروب، نەک بانگی مەغریب. غروب کە خۆر خەریکە ئاوا بێ بە قەڕمێکی ماوە، قەڕمێکی ماوە ئاوا بێت تا ئەو کاتەیە، ئەوە باشترین کاتی ذیکری ئێواران. بۆیە دوای نوێژی عەسر لە کیسی خۆتی مێ دانیشە بیخوێنە لەگەڵ ذیکرەکانی کەتە. ئەتوانی تێکەڵی ذیکرەکانی تری بکەی، ئەتوانی. یعنی ئەگەر تۆ کاتە ئاەتل کورسی و قولەکانت خوێندبوو، ئەتوانین لە ذیکری ئێوارانە دووبارەی نەکەیتەوە بۆ تەنووسێ. یەکسەر بڕۆ سەر ذیکرەکانی تری ئێواران، کێشەی نییە. ئەگەر دووبارەشی بکەیتەوە ئەجری زیاترە دەسەکەوێ، باشترە بۆ خۆت. جا بۆیە کاتی یەکەم و باشترین کات بریتە لە عەسر هەتا خۆر بە قەڕمێکی ئەمێنێ ئاوا بێ. کاتی دووەمی کە زانایان دیاریان کردووە هەتا بانگی مەغریبە. کاتی سێمیشی لە دوای نوێژی مەغریبەوە بۆ عیشایە. هیچ کەسێ نەیوتۆ لە دوای عیشاوە دەست پێەکە،
ئەو شی وتبێتی قەولەکەی شاذە، من هیچ کەسم نەدیوە. زەگەر وتبێتیان قەولەکەیان شاذە، مخالفەی ئیجماع، مخالفەی جمهورە، کە جمهور لەگەڵەوەیە کە لە عەسرەوە هەتاوەکو خۆر بە قەڕمێکی مابێ ئاواب بێ. باشە بۆ ئەڵێن خۆر بە قەڕمێکی مابێ ئاواب بێ؟ لەبەرەوەی لەو کاتە شەیتان پەرستەکان عیبادەتی شەیتانەکە، بۆیە ئەوان ئەڵێن لەویا ڕایگرە مەیکە، بۆ بەیانیانەکەش کە هەرواڵن هەر لەبەرەوە واڵن. بەڵام ئەوانەی دووەمەڵێن ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم قەدەغەی نوێژ و مردوو ناشتنی کردووە، ئەگەر ذیکری تیا وایە پێیەوتین کەواتە ذیکر کێشەی نییە، ئەتوانین لەو کاتەشا بیکەی، ئەوانەی تر واڵن. بەڵام تر وەکو پێم وتی تۆ بۆی دەرچی لەو خلافە هەوڵ بدە بەو شێوە ئەو ذیکرانە بخوێنی لە کاتی یەکەمیە، و دایمە کاتی یەکەمی هەموو عیبادەتی ئەجری زیاترە لە کاتەکانی تری. ئەوە بکەن بە قاعیدە، کاتی یەکەمی هەموو عیبادەتی ئەجری زیاترە لە کاتەکانی تری ئەگەر بێت و لەو کاتانی تریشا بیانکی.